وەک مامۆسایانی زانکۆ فەرمانبەرانی زانکۆی هەڵەبجە تا ئێستا موچەی مانگی ئازاری ئەم ساڵمان پێ نەدراوە لە کاتێکدا وەزارەتی دارایی موچەی مانگی چواری بۆ هەموو کارمەندان و فەرمانبەران و وەزارەتەکانی دیکە ئاشکرا کردووە. لە ڕاستیدا شتێکی نامەعقولە، شتێکی ناڕوونە و شتێکی نایاساییشە تۆ موچەی مانگی ئازاری بەشێک لە موچە خۆرانی زۆنی سۆزدا بەش نەکرابێ لە کاتێکدا وەزارەتی دارایی بانگەشەیەوە کات کە لیستی موچەی مانگی نیسان مانگی چوار ئەعلان کراوە و ڕۆژ بە ڕۆژ ستێپ بە ستێپ وەزارەتەکانی دیکە وەری دەگرن. ئێمە چەندین ڕۆژە دەستمان بە خۆپیشاندان دەستمان بە بایکۆت کردووە لە بەردەم کەمپی سەرەکی زانکۆی هەڵەبجە. ئەم ڕۆژ هاتوین خۆتان ئەگە بە چاوی کامێرەوە ببینن مامۆسایان و زانکۆی فەرمانبەرانی زانکۆی هەڵەبجە دەرگای بانکمان قوفڵ داوە گرتووە ڕێگە نادەن بە هیچ دەستەیەک و فەرمانگەیەک و بەڕێوەبەرایەتیەک موچە وەربگرن تاوەکو ئەو موچانەی مانگی سێ کە ماوە نەدرێت لەم بانکە. کوردستان بەگشتی تا ئێستا سەربەخۆ نەبووە لەژەر ڕکێفی دەوڵەتانی دراوسێ یا جەمسەربەندی دەوڵەتانی دەوڵەتی سەفەوی و دەوڵەتی عوسمانی و وڵاتانی زلهێز بووە لە سەردەمی عەسریشدا خۆتان نەزان نەریمی کوردستان و عراقیش لەلایەن دەوڵەتانی دراسێ و لەلایەن دەوڵەتانی زلهێزەوە بڕێوە دەبرێت. بۆ نمونە ئەگەر غازی سروشتی ئەگەر نەوتێریمی کوردستان لە تورکیاوە نەنێردرێتە دەرەوە تورکیا حەشاری سیاسی فشاری سیاسی هێزی سیاسی هێزی ئیقتصادی بەرامبەر بە هەرێمی کوردستان بەکاردەهێنێت. ئەو کات هەرێمی کوردستان ناچارە پابند بێ بەو ڕێکەوتنە نایاساییەی کە کراوە لە نێوان پارتی دیموکرات و تورکیا بۆ ماوەی 50 ساڵ مۆری کردووە. زەرمەندی یەکەم لەم کێشەیەدا لەم هاو کێشەیەدا موچەخۆرانی هەرێمی کوردستانن. بەداخەوە وەڵامە لای ئێمە نییە خۆزگا ئێمەش وەڵامەمان پێ بووایە ئەمە لێرەی مرۆ بۆی ئەو وەڵامە وەرگرین نیگەرانی خۆمان دەرەبڕین لەوەی کە ئێستا لە باتیەوەی لە پۆل و لە زانکۆ بین هاتوونتە بەردەم بانک نهێڵین چینێکی تری داماوێک و خۆمان موچەکانیان وەرگرین. ئێمە لێرین ئەمڕۆ بۆەوەی داوای موچەی مافی موچەی مانگی سێمان بکەین کە لە کاتێکا ئێستا مانگی پێنجە. بەڵێ بایکۆتی تەواوی زانکۆ کراوە. دەرمان وایە کە کەوتونێتە وڵاتێکەوە ناوی وڵاتە پێڵێن کوردستان کە لێرە دوو دەسەڵات خۆیان سەپێندووە بەسەر ئەم میلەتەیە دوو زەلکاویان دروست کردووە بە ناوی زەلکاوی زەرد و زەلکاوی سەوزەوە. دەبینی لێرە ئەوەی کە لە وەکو فیتەرەڵێ دیلکۆ سوڕاوە چاوی سێ و چواری تێکەڵی کردووە لە بەشێک مەعاشی چواردا بەشەکەی لە بەشێک مەعاسی سێ یەشە هەر نەدراوە. ئێمە کە وەکو بەشێک لە فەرمانبەران و مامۆسایانی خوێندنی باڵا کە مەعاشی مانگی سێمان وەرنەگرتووە ناچار بووین ئەم ڕێگایە بگرینە بەر وەکو فشارێک چونکە ئەم دەسەڵاتە لەژێر فشارانە بە هیچ کارێک ناکە. ناچار بووین ئەمڕۆ هاتین بەردەم بانکمان داخستووە دەرگاکەمان قوفڵ لێداوە ڕێگە نادین تا موچەی مانگی سێ سەرف نەکرێ مەعاشی مانگی چوار سەرف بکرێ چونکە ئەلفوبێ ئیدارە ئەمەیە تا سێ تاوە نەبێت چۆن نەچیتە سەر چوار.